کاتی خۆی نسخە غیر ڕسمیەکە کە بۆ من هاتبوو لە ئەکاونتی خۆم باسم کردبوو کە پشتی کورد 8 تریلیۆن و 700 ملیارە لە ئێستادا خەرجەکان بوونەتە 132 تریلیۆن کەواتە پشتی کوردیش ئۆتۆماتیکی زیادی کردو ئێستا بووەتە 9 تریلیۆن و 301 ملیار ئەمە چۆن دێت؟ لە 132 تریلیۆنەکە دێن بوجەی سیادی لێجیاکەنەوە بوجەی سیادی لە نوسخە کۆنەکە 46 تریلیۆنە لە نوسخە تازەکە 47 تریلیۆن و 700 ملیارە ئەمەی کە لێجیاکەنەوە ئێمە لەما بەشدار نین مەسەن وەزارەتی دیفاع 8 تریلیۆن و کەسێکی بۆ دانراوە حەشتی شعبی 2 تریلیۆن و 26 ملیاری بۆ دانراوە یعنی هیچ وەزیرێک نەڵێ من بەرپرس نیم لە دانانی پارەی حەشتی شعبیە وەزیر کورد بێ یا غیر کورد بێ و دەسەڵاتم نەبوو لە ئەوەی پارە بۆ پێشمەرگەدانرا لانی کەم اعتراضێک بنووسن لەو بابەتە کۆمەڵێک فاکتەرم ئامادە کردووە بۆ دانوستان لەسەر بوجەکە بە مەرجێ هاوکارم هەبێ هاوکارەکەی منیش تەنها بریتیە نییە لە فراکسیۆنە کوردیەکان بریتیە لە ستافی حکوومەت کە کوردن چکە لەم حاڵەتی بوجە حساسیەتی حیزبی ئەبێ وەلاوە بنین ئیش بۆ خەڵکی کوردستان بکەین بەبێ ئەوەی کە بپرسین بەرامبەرەکەمان کێ من ئامادەی ئەوەم دەربڕێوە لەگەڵ هەموو فراکسیۆنەکان بە جیاوازی بیر بۆ چونوان ئەو خلافاتانەی کە هەمانە وەلایەنین لەبەر خاتری ئەوەی بتوانین بە هەماهەنگی وەزیرە کوردەکان و بە هەماهەنگی هەرێمی کوردستان لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار بە هەمومانەوە هەوڵ بدەین ئەم بابەتە نەیەڵین بەسەر کووردا تێپەڕێ و پشتێکی باش بۆ کورد دابین بکەین چونکە ئەم چەند لایەنە بێنە سەرخەت یەکەم ئەو وەزیرە کوردانە دووەم سەرۆکایەتی کۆمار سێهەم نوێنەرانی کورد لە فراکسیۆنە جیاوازەکان چوار حکوومەتی هەرێم و هێزە سیاسیەکان کە ئەوانەی بۆ ئیتیفاقیات و بۆ پۆستی سەرۆک کۆمار بەنیاز بوون دوو ئیدارەی دروستکەن و هەرێم دیسان بکەنە دوو پارچە ئەوانەی کە باسی ئەوەندە نیگەران بوون لەوەی کەوا سەرۆک کۆمار لە کوردێک کۆچووە بۆ کوردێکی تر ئامادە نەبوون پێشوازی لەو سەرۆک کۆمارە بکەن و یاتراف بە سەرۆک کۆمارەکە ناکەن